ئەم خراپی ژیان و گوزەرانەش بەڕاستی لە ئەستۆی دەسەڵاتە، لە ئەستۆی حکوومەتە، چونکە بەرپرسیارە لە دابینکردنی ژیان و گوزەرانێکی گونجا و شایستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆ نمونە دواکەوتنی مووچە، ئێمە ئێستا لە مانجی سێداین، بەڵام مانجی مووچەی مانجی دوو نەدراوە. سەبارەت بە مەنەژێڕانەوەی پاشەکەوتی مووچە کە چەند جار داوا کراوە کە مافێکی شەرعی و یاسایی هاوڵاتیانە کە پرۆژە لەم بارەوە پێشکەش کرا، بەڵام حکوومەتیش وەڵامێکی نییە. سەبارەت بە ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ئێمە چەند جار بە یادداشت و بە داواکاری دایکمانە سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت، بەڵام بەڕاستی بێ هەڵوێست و بێوەڵامن. بەعدیان دابوو نەوتی سپی بەسەر خەڵکدا دابەشکن بەسەر هەموو هاوڵاتیانە، بەڵام بەشێکیان دابەش کرد و بەشێکی کلێ بێبەش کرا. ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستانە بە زیادی شەوە بەڕاستی بەشی مووچە دەکا و بەشێکی بودجەی تەشغیلیش دەکا وەزارەتەکە، بەڵام لە دەستێکی ئەمین نییە و بەڕاستی بە شێوەیەکی دادگەر دابەش نەکراوە و بەسەراحەت هەمووی کۆناکرێتەوە نایەتەوە دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. و ئێمە بەڕاستی بە هیچ شێوەیەکی لەگەڵ ئەوە نین کە ئەو چوار سەرۆکایەتی کۆبوونەوە باسی ئەویان کردە پرۆژە یاسایەک یا پرۆژە بڕیارێک ئامادە بکەن ئەم پەرلەمانە دەری بکاو و ئەو هەموو گەندەڵی و پۆخڵەواتەی کە لە ساڵین ڕابردوو کراوە بخەنەمەری ئەم پەرلەمانە کە ئاگای لە هیچ نەبووە، نە ئاگای لە گرێبەستی نەوتە، نە ئاگای لە داهاتی نەوتە، نە ئاگای لە گرێبەستەکانی غازە، نە ئاگای لە داهاتەکەیەتی، هیچی بەڕاستی پێ نەگوتراوە و شەفاف نییە، ڕوون نییە. ئێمە هیچمان نازانین. ئێستا خۆم یەک لەبارە خۆم سەرۆکی فراکسیۆنم، سەرۆکی لیژنەیەکم، پێشتر وەزیر بوومە، بڕاوکە نازانم داهاتی هەرێمی کوردستان چەند بووە. ئێستا بۆ دەیانەوێ ئەمە بخەنە ملی پەرلەمان، یعنی دەیانەوێ مەسەڵەن بڕیارێکی پێدەرکەن بڵێن ئەمە نادەستوری بووە و ئەمە نایاسایی بووە و پەرلەمان ئەم عیبێ بەڕاستی کە ئەم پۆخڵەواتی و ئەم گەندەڵی کە لە ڕابردوودا کراوە ئێستا دەیانەوێ بمل ئەم پەرلەمانە دابێن کە زۆر بێدەسەڵاتە لەم ڕوانەوە.